امید محمد لە بەغدا. امید دەم باش ئەگەر ئێستا دەنگیم بێتەوە؟ بەڵێ پێشتر باسی ئایا زانیاریتان هەیە کە بودجەی 2016 بۆ پەرلەمانی عێراق ناردبێ لە ئێستادا؟ بەڵێ سڵاو ئەکەر دووبارە تا ئەم خولەکەی من لەگەڵ تۆدا قسە دەکەم ڕەشنووسی پرۆژە بودجەی ساڵی 2016 کە لە ئەنجومەنی وەزیران موافقەی لەسەر کرا نەهاتۆتە پەرلەمانی عێراق. من لە ئێستادا پێش چەند خولەکێک بەر لەوەی بێمە پەخشی ڕاستەخۆ لەگەڵ مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی قسەم کرا، ئاماژەی بۆ کرد کە بە هیچ شێوەیەک ڕەشنووسەکە نەگەیشتۆتە دەست ئەوان بۆ پێی کە ئەگەر بگات ڕاستەخۆ دەچێتە لای لیژنەی دارایی بۆی ئەوانش بۆچوونی خۆیان لەسەری بڵێن و دواتر ڕەوانەی دەستەی سەرۆکاتی بکەن تاکو لە خشتەی کاری پەرلەمانە دیاری بکەن. بەڵام ئەمەوە بڵێم ئەو ئاماژەی بۆ کرد کە هەندێک گۆڕانکاری لە ناوەڕۆشی پرۆژەی بودجەی ساڵی 2016 هاتووە و هەندێک گۆڕانکاری لە ژمارەکان کراوە. کار منەوێ لێرە چەند ژمارەیەک بخەمە ڕوو پێشووتر کە لە وەزارەتی دارایی و ڕەشنووسەکە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا بە 113 تریلیۆن دیناری عێراقی بودجەی گشتی ساڵی 2016 دیاری کرابوو، بەڵام ئەم ڕێژەیە لە ئەنجومەنی وەزیران کەم بۆتەوە بۆ 106 تریلیۆن دینار بۆ پێی کە هەندێک لە عەجزی یاخود کورتێنانی بودجە کەم بکەنەوە. ئەمەوە بڵێم لە وەزارەتی داراییەوە کە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا لە 187 پشتیان بە نەوت بەست بوو و لە 113 بە داهاتی تر، بەڵام ئەم ڕێژەیە دیسان کەم بۆتەوە بۆ لە 182 پشت بەستن لە بودجەی ساڵی 2016 بۆ نەوت و لە بەرامبەردا لە 118 بۆ داهاتی دیکە. هەڵبەتە ئەمەوە بڵێم کورتێنانیش کە ئەم ڕێژانە دابەزی و هەڵبەتە کورتێنانیش لە 129 کە لە وەزارەتی دارایی دیاری کرابوو لە 129 کورتێنانی ساڵی بودجەی گشتی ساڵی 2016 ئەم ڕێژەیە کەم بۆتەوە بۆ لە 121. هەڵبەتە مەبەست لە دەستکاریکردنی و ژماران لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ئەو هەموو ڕەخنەی لایەنە سیاسیەکان بوو لەسەر ڕەشنووسی بودجەی ساڵی 2016 پێش ئەوەی بێتە پەرلەمانی عێراق. ئەنجومەنی وەزیران لەوە ئاگادار کردبووە کە ئەگەر بەم شێوازەی ئێستا بودجە تێپەڕێت ئەوە عێراق تووشی قەیرانێکی گەورە دەبێت. هەڵبەتە ئەمە دوای ئەوە دێت کە لە ڕەشنووسەکەدا نرخی یەک بەرمیل نەوت بە 45 دلار دیاری کراوە. هەڵبەتە ئەم ڕقەمە تا ئێستا نەگۆڕاوە لە ئەنجومەنی وەزیران هەر بەرمیلێک بە 45 دلار دیاری کراوە. بەڵام من بە هەماشەوە بێم پێشەوە بێمە پەخشی ڕاستەخۆ لەگەڵ ئەندامێکی شیعە هاوپەیمانی نیشتمانی شیعەکان قسەم کرد، ئاماژەی بۆ کرد کە پرۆژە یاسا ڕاستە لە ئێستادا لە ئەنجومەنی وەزیران ئەم ژمارانە گۆڕانکاری بەسەر هاتووە، بەڵام ئەمان داوا لە لیژنەی دارایی یەکەن لە پەرلەمانی عێراق دیسانەوە دەستکاری ئەو ژمارانە بکات بۆ پێی کە عێراق ناتوانێت ئەو داهاتی کە دیاری کراوە لە بودجەی ساڵی 2016 بەدەستی بێنێت بۆ پێی کە لە ئێستادا نرخی نەوت کە لە 182 پشتی بەستۆ بە نەوت عێراق لە نرخی هەر بەرمیلێکی نەوت لە ئێستادا لە خواروی ئەو ڕقەمەی کە لە ئێستادا لە ئەنجومەنی وەزیران دیاری کراوە کە بە 45 دلار بۆ هەر بەرمیلێ نەوت دەفرۆشرێت. ئەمە لە کاتێکدا کە چاودێرانی ئابووریش ئەویان ڕاگەاندووە کە لە ئەگەر بێت و هاوپەیمانەتی 5 بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە نەوت دادەبەزێت بۆ خواروی 35 دلار و ئەگەری هەیە بە 32 دلار بفرۆشرێت. ئەمەش لە کاتێکدا ئەگەر بێت و بەم شێوە بەم ڕقەمەی عێراق 45 دلار دیاری بکرێتەوە کورتێنانی عێراق پێشبینیەکرێت بۆ لە 140 بەرز بێتەوە و ئەمە وتەی ئەندامێکی هاوپەیمانی نیشتمانیشی ئەکان بوو لە بە هەموو شێوەیەک قەتعیان لای ئەوان ئەو ژمارانە قبول نییە، دەبێت لیژنەی دارایی دووبارە بە پرۆژەکەدا بچێتەوە. چاوەڕوانیەوە کرد کە لایەنە سیاسیەکانیش متفق نەبن لەسەری و بەتایبەتی کورد و سونە. بەڵێ ئومێد ئەمە ئەو بپرسمە کە زانیاریتان نەبێت لەسەرەوە ئایا ئەو پرۆژە یاسای بودجەی 2016 کە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە بۆ پەرلەمان ئەنێرێ لایەنی شیعە لیستی هاوپەیمانی نیشتیمانی شیعە و سونە چییە لەسەرەوە بەتایبەتی ئەو بەشێک کە بواری کوردستان دەستنیشان کراوە؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە پێشووترش راپۆرتێکمانە بوو لەسەر بە بودجەی ساڵ 2016 و ڕای و بۆچوونی شیعەکان. هەڵبەتە شیعەکان ڕایان وازح ئەوەیە کە دانیشتوانی هەرێم لە 117 نین. هەڵبەتە من ئەمەم لە ئەندامێکی لیژنەی یاخود ئەندامێکی هاوپەیمانی نیشتمانی شیعەکان پرسی، ئاماژەی بۆ کرد کە دانیشتوانی هەرێم لە 117 مستحق نین، بەڵام ئاماژەی بۆ کرد کە ڕاستەوخۆ بە هاوپەیمانەتی نێوان هەرێم و بەغداوە بەستراوە بۆچوونی کورد یاخود لە 117 هەرێمی کوردستان. هەڵبەتە لە ماوەی لە ساڵی 2015 لە بودجەی ساڵی 2015دا کورد نەیتوانی یاخود نەکوردنە بەغداش پارەکەی نردووە، نەکوردیش ئامادە بوو 550,000 بەرمیلەکە بنێرێت بۆ بەغدا و سەرجەمی لایەنە سیاسیەکان بە شیعە و سونە تەنانەت بە کوردیشەوە هاوپەیمانەتی هەموو ڕای کورد و لە 117
پشکی هەرێمی کوردستان دەبەستنەوە بۆ ئەو وەفدەی کە وا بڕیار لە ماوەی داهاتوودا بگاتە بەغداوە سەرجەم لایەنە سیاسیەکان چاوەڕێی ئەو وەفداکەن هەڵبەتە ئێمە دوێنێ لێرە لە ئەندامێکی پارتیش ئەردەلان نورەدین ئاماژەی بۆ کرد کە وەفدەکە چاوەڕوان نەکرێت لە ماوەیەکی کەمدا بگاتە بەغدا بۆ گفتوگۆ و سەرجەمی لایەنە سیاسیەکان پشکی هەرێمی کوردستانیان بەستۆتەوە بەو وەفدە کە وا بڕیارە بەڵێ ئومێد پێشتریش ئەم وەفدە چەند جار سەردانی بەغا کراوە ئایا بەپێی بچوونی ئەو نوێنەرانی کورد لەوێ حتا لایەنەکانی تریش ئەکرێ ئەم جارە لەم قەیرانە لەم ڕەوشەی ئێستاە ئەم وەفدەی هەرێمی کوردستان لەگەل حکوومەتی ڕابگاتە ئەنجامێک ئەکە زانیاریتەنە بەڵێ لە ڕاستی هاکار بەپێ ئەو بە داداچوونی ئێنارتی لە لێوان لایەنە سیاسیەکان کردوێتی لە بەغدا ئەوەیە کە ئومێدی ئەویان نییە کە ئەم وەفدەی ئێستاش بگاتە ڕێکەوتن بەو پێی کە لە 2015 هاوپەیمانێتەکەەوە بوو کە 550,000 بەرمیل هەرێمی کوردستان بینێرێت لە بەرامبەردا لە 100 بودجەی گشتی عێراقی پێ دەدرێت ئەمە نەسن وەکو خۆی لە بودجەی ساڵی 2016دا هاتووە واتە دەستکاری یەک خاڵ نەکراوە لەو هاوپەیمانەتی ڕابردووی نێوان هەرێم و بەغدا بۆیە ئەم وەفدەی کە ئێستا وا بڕیارە بێتە بەغدا چاودێرانی سیاسی وەلایەنە سیاسیەکان بە تایبەتی شیعایش ئومێدی ئەوەی نییە کە بەغدا دووبارە بگاتە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان ئەمە بۆچوونی شیع بۆچوونی سونەیش من دوێنێ لە ئەندامێکی دیاری سونە لە هاوپەیمانی هێزە سونیەکان ئاماژەی بۆ کردکەوان ئومێدەوارن هەرێم بگاتە ڕێکەوتن لە بەغداوە بۆ پێی کە هاوڵاتێکی زۆری سونە مەذهب لە ئێستادا لە هەرێمی کوردستان و چاوەڕێواکرێت لە دەستی هەرێم کە پشکی هەرێمی کوردستان بنێردرێت و هاوکاری ئەو هاوارانە بکە کە زۆربیان لە سونە مەذهبن ئەمە بۆچوونی سونە بەڵام بۆچوونی کورد من زۆرێک هەوڵم داوە کە لە دوانی هەر پێنج لایەنە کوردەکە وەربگرن سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان ئاماژە بۆ دەکەن کە ئەوان هیچ لێدوانێکیان نییە چاوەڕێی وەفدەکە ئەکەن تا بتوانن بۆچوونی خۆیان بڵێن ئەمە لە کاتێکدا تەنها فراکسیۆنی گۆڕان ئاماژەی بۆ کردو بە ڕاشکاوی لە زاری سەرۆکی لیستەکەی خۆیانەوە یاخود سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق ئاماژەی بۆ کردو کە ئەوان بە هیچ شێوەیەک ئەو وەفدەی هەرێمی کوردستان بە شەرعیەت نازانن تەنها فراکسیۆنی گۆڕان بەم شێوازەیە بۆچوونی بەڵێ بڕیار بە ئەمڕۆ لیژنەکانی پەرلەمانی عێراق کۆبنەوە ئایا کۆبوونەوەکیان ئەنجام داوە بەڵێ هاکار لە ئێستادا سەرجەمی لیژنەکانی پەرلەمان لە کۆبوونەوەدان و دیاریترینەوە کۆبوونەوەی کەوا بڕیار بۆ ئەمڕۆ ئەنجام بدرێت لیژنەی ئەمن و بەرگری بوو بە ئامادەبوونی وەزیری بەرگری و وەزیری ناوخۆ بەڵام پێمان ڕاگەندرا دەبوو کاژمێردا ئەو دوو وەزیرە لە پەرلەمانی عێراق بوونایە بەڵام پێمان ڕاگەندرا کە دانیشتەکەیان دواخراوە و ئەم خولەکەی کە من لەگەڵ تۆدا قسە دەکەم حوسێن شارستانی وەزیری خوێندنی باڵا لەگەڵ لیژنەی خوێندنی باڵا لە کۆبوونەوەدایە هەڵبەتە چەند پرسێکی تایبەت بە خوێندکاران خوێندنی باڵاوە ئاستی خوێندنی باڵا لە عێراق و بە شێوەیەکی گشتی لە سەرجەم ناوچەکان بە تایبەتی ئەو ناوچانی کە لە ژێر دەستی داعشان لە ئێستا داتاوتی ئەو بابەتان ناکرێت هەڵبەتە کێشێکی زۆری خوێندکارانی ئەو ناوچانە ڕوبەڕووی خوێندنی باڵا بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆیە بۆ مەبەستە لیژنەی خوێندنی باڵا لە ئێستادا حوسێن شارستانی بانگێشی پەرلەمان کردووە لە ئێستادا لە هۆڵی لیژنەی کۆبوونەوەی خوێندنی باڵا حوسێن شارستانی ئامادەیە لەگەڵ ئەندامانی لیژنەکەەوە لە کۆبوونەوەدان تا ئێستا ئێمە ناوەڕۆکی کۆبوونەوەکەمان نزانی ئومێد محەممەد پێیامنێرمان لە کۆبوونەوەدان ئومێد محەممەد پێیامنێرمان لە بەغا لە هەر زانیاریکە تەزاگەرێنەوەلات سوپاس ئەم